سڵاوتان لێبێ بەڕێزان و بینەرانی کورسات نیوز وەک دەزانن ئەمڕۆ شەشەمین دیداری سلێمانی بە ناونیشانی عێراق و وڵاتانی دراوسێ بەرەو سیستەمێکی نوێی هەرێماتی یەکەم ڕۆژی بوو یەکەم ڕۆژی تێپەڕاند کۆمەڵێک لە کەسایەتی دیاری هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دەرەوە تیایدا بەشدار بوون و یەکێک لەو کەسایەتیانی کە بەشدار بوو و لە یەکێک لە پانێڵەکانیشدا بەشدار بوو بەڕێز حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق. ئێمە گفتوگۆیەکی ورد دەکەین لەگەڵ بەڕێزیان و بە تەواوی ئەو پرسانی کە پێیوەستە بە عێراق و هەرێمی کوردستانەوە گفتوگۆیەکی ورد و چڕ دەکەین لەگەڵ بەڕێزیان. بەڕێز عەبادی سڵاوت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. لە سەرەتاوە دەمەوێت تێڕوانین تۆ بزانم سەبارەت بە شەشەمین دیداری سلێمانی ئەمساڵ چۆن دیدارەکەت بینی؟ بالطبع أنا حاضر في هذا الملتقى. ڕاستیەکەی من چەند جارێک بەشداری ئەم دیدارم کردووە و هانی ئەم ئەنجامدانی ئەم جۆرە دیدارانە دەکەم بەبێ ئەوەی کە بۆچوونێکی تایبەتیم هەبێت و لەگەڵ ئەوەشدا کۆکەرەوەی پێکاتە سیاسیەکانە و لەگەڵ ئەوەشدا نوێنەری زۆرێک لە وڵاتە جیاوازەکان لێرەدا کۆتە دەکاتەوە. ئەمە تەجروبەیەکی زۆر گرنگە لە پێناو گفتوگۆکردن و گۆڕینەوەی بیرروڕا بە دوور لەوەی کە خۆمان بدەین لە هەر بابەتێکی تر. من هاندەرێکی سەرەکیم بۆ ئەم دیدارانە هیوادارم ساڵی داهاتووتر دیدارێکی باشتر و چڕوپڕتر بکرێت چونکە سوودی زۆری دەبێت بۆ هەرێمی کوردستان و عێراق بشوێت. سەر پرسیارەکان لە بەرەوەی کاتمان کاتی بەڕێزیشتان کەمە دەبێت بۆوردی کۆمەڵێک پرسیار بکەم و وەڵامەکانی وەربگرم کە زۆر گرنگێکێک لەوانە لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد چۆن دەبینیت لەم قۆناغی ئێستادا؟ وەکو دەزانن لە کۆتاییدا ئێمە لە چۆرچەوەی عێراقێکی یەکگرتوویە هیچ هەڵبژاردێکی ترمانی ئەگەری بێت و ئێمە یەکگرتوو نەبی لە پێناو بەرژەوەندینی هاوڵاتیاندا. کاتێک من سەرۆکوەزیران بووم ئامانجی ئێمە هاوکاریکردنی هاوڵاتیانی عێراق بووم. من کاتێک کە سەرۆکوەزیران بووم هیچ جیاوازیەک ناکەم لە هاوڵاتیە کە لە سلێمانی بێ یاخود هەولێر بێ یاخود لە بەسڕە بێ یا لە بەغداد بێ، هەموویان هاوڵاتی عێراقن. پێویستە ئێمە هاوکاریان بکەین، خزمەتیان بکەین، لەگەڵ ئەوەشدا دەبێت ڕەچاویان بکەین و لەگەڵ ئەوەشدا لە ژێر سیادی عێراقیدا بن. ئەمە بابەتێک بێت هەڵبژاردێکی ترمانیە دەبێت یەکگرتوو بین. ئەگەر شەڕ بکەین و ناکۆکیمان هەبێت و ئاڵۆزیمان هەبێت ئەوە دەگەڕێنەوە بۆ ڕابردوو وەکو چۆن ناکۆکی زۆرمان هەبوو لەسەر بودجە و بودجەکانی ڕابردوش. پێویستە یەکتێگەیشتێکی زۆر هەبێت نەک لە بەرژەوەندی حیزب و تاکە کەس بەڵکو لە بەرژەوەندی. بەڕێز عەبادی چەند پرسێکێک کە زۆر گرنگە و پێویستە بە هەرێمی کوردستان نێوان هەرێمی کوردستان و بەغداد یەکێک لەوانە پێوەست بە کەرکووک پرسی گەڕانەوەی پێشمەرگەیە بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئەو پرسە لە ئێستادا بەکوێ گەیشتووە؟ سەرەتا سەبارەت بە کەرکووک ئەمنیەتی کەرکووک بۆ هاوڵاتیانی کەرکووکە هەر هێزێکی ئەمنی کە دێتە کەرکووک و دەبێت هاوڵاتیانی کەرکووک بپارێزێت. ئەگەر تورکمان بێ مەسیح بێ یاخود هەر پێکاتەیەکی تریش لە نێو کەرکووکدا بێت یاخود لەو پارێزگایەدا ڕۆڵی هێزە ئەمنیەکان دەبێت هاوڵاتیان بپارێزێت. خەڵی دووەمیان پێکاتە ئەمنیەکان دەبێت هەمە چەشنەیی بێت. هیچ کاتێک ڕازگۆ نییە یاخود ئەوە دروست نییە ئەگەر بەتەنها پێشمەرگە بێت یاخود هێجێشی عێراقی یاخود پۆلیسی ئیتیحادی پارێزگاری بکات، بەڵکو پێویستە خەڵی سێمیان هەبێت، پێویستە جێگیریەک هەبێت و لەگەڵ ئەوەشدا هەماهەنگیەک هەبێت. نابێت کێشە دروست بێت لەسەر ئاستێکی باڵا، نابێت هێزێکی حیزبی هەبێت، پێویستە هێزێکی نیشتیمانی هەبێت لە پێناو پاراستنی هاوڵاتیان و خزمەتکردنی هاوڵاتیان. چەند گرفتێکێ تا ئێستا لەوانە جێبەجێ نەکردنی مادەی 140 واروەها یاسای نەوت و کۆمەڵێک یاسای دیکەمان هەیە بە تایبەت گرنگتریان کە مادەی 140 ینی بۆچی ئەمانە جێبەجێ ناکرێت؟ بۆ دەستور جێبەجێ ناکرێت؟ کێ ڕێگرێ لە بەردەمەوە؟
من بە بۆ چوونی خۆم پێویستە بنەمایەک دروست بکەین بۆ کێشەکان ئەگەر ئێمە تەنها بێت و خاڵەکان تۆمار بکەین لە پێناو ڕەخنەگرتن لە کەسێکی تراوە شکست دەێنین بۆ نمونە کاتێککە ئێمە سەرکەوتن دەبینی یاخود ئەمانەوێت تیرۆرسانی داعش لە ناوبەرین بەیەگرتووی لە ناوی دەبین ئەگەر بینە سەر بابەتی نەوتی کەرکووک یاخود نەوتی عێراق پێویستە هەموو هەماهەنگیەکانمان لە ئاستێکدا بێت دەهاتەکانی نەوت لەکوێدایە نابێت دەهاتی نەوت و سەرچاوەکانی نەوت ون ببێت ئایا لە نێوان لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت تۆمار کراوە لە هەرێمی کوردستان پیشانمان بدەن بە چەندێک فرۆشراوە بەهایەکەی چەنە بووە یاخود ئێوە بڕێکی چەند نەوت هەناردە کراوە لە هەرێمی کوردستان ڕۆژانە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل بنێرێ بۆ بەغدا کە ئەم پرسە هەیە لە ئارادا ئەو کاتە بەغداد پابند دەبێت بە ناردنی ئەو بڕەپارەی کە لە بەرامبەردا دەینێرێ بۆ هەرێم چوونی من خاڵ یەکەم ئەوەیە هەناردەکردنی ئەو زۆر زیاترێکە لەو ڕێژەی کە تۆ ئاماژەی پێدا بابەتەکە ئەوەیە قسەکە ئەوەیە بۆ کوێ دەنێرێت ڕێژەی بەرمیلەکان چەنەیە داهاتی نەوتەکە بۆ لەکوێ بۆ کوێ دەچێت من دەمەوێت قسە بکەین لەسەر بودجەی هەرێمی کوردستان نەک بودجەی عێراق لە بودجەی هەرێمی کوردستاندا ئاسی هەناردە و خەرجیەکانی نەوت دیار نییە بوونی نییە نابێت خەرجەکانی نەوت و داهاتی نەوت لەلایەن حیزبەکان و کۆنتترۆل بکرێت پێویستە بە شێوەیەکی ڕوون و شەفافێت هەبێت من داوای شەفافێت دەکەم ئەگەر بێت و شەفافێت نەبێت ڕێکەوتن بوونی نابێت نەوت بۆ کوێ دەڕوات بە چەند دەفرۆشرێت ڕێژەی بەرمیلەکانی چەنەیە ئەمانە دەبێت ڕوون بێت ئەمە مڵکێک نییە بۆ حیزبی فڵان و فڵان و فیسار ئەمە مڵکی ئەربی هەولێر و بەغداد نییە مڵکی هەموو عێراقیەکان کەوایە هەرێم و بەغداد لەسەر ئەم بابەتە دەگەنە ڕێکەوتنێک بۆی ئەو کێشەیە چارەسەر بێت بێگومان من بێگومان دەڵم بێگومان بەڵام هەندێک لە هاوڕێیانمان لە هەرێمی کوردستان بڵێنیان داوا کە شەفافێت دەبێت لە نەوتدا ئایا پێداچوونەوە دەکرێت یاخودنا من داوا دەکەم پێداچوونەوە بکرێت پێویستە ڕێکەوتن هەبێت ناکرێت ئێمە لەسەر بنەمایەک بکرین ئێمە دژایەتی یەکتر بکەین ئەم وڵاتە هاوڵاتیانی تێدایە ئەبێ مافی ئەوەی هاوڵاتیان بزانن کە ئەم نرخەنەوتە بە چەنێ هەناردە دەکرێت نەوەکو لە خزمەتی حیزبەکان هەبێت کاتێ حیزبەکان خاوەنی دەسەڵاتن خاوەنی پارن خاوەنی باڵەخانەی گەورە کۆتا پرسیارم بە ڕێزەباری دەمێ پرسیاری ئەو بکەم لە کاتێک کە بەڕێستان سەرۆکوەزیرانی عێراق بوون بە تایبەت لە کۆتاییەکەیدا ساردیەک هەبوو لە نێوان تۆ لە نێوان هەرێمدا بە تایبەت لەسەر ناوچە جناکۆکەکان ئەو بەستەڵەکە ئایا تواوەتەوە تا ئێستا یاخود بەرەو کوێ گەیشت؟ پەیوەندیەکان ساردیەکی تێدا دروست نەبووە بەڵکو هەماهەنگیەکە بوو لە نێوان جێشی عێراقیدا و لەگەڵەوەشدا هێزی پێشمەرگەدا بۆ ڕوبەربوونی تیرۆرسانی داعشدا بەڵام ئەوەی کە ڕوویدا لە دوای ڕفراندۆم ڕوویدا و دەرەنجامەکانی ڕفراندۆم بوو من دەڵێم من هیچ کاتێک دڵخۆش نیم بۆی کە ڕوویدا من نەمدەویست بە هیچ شێوەیەک دڵۆپێک خوێنی هیچ نەتەوەیەک بڕێژرێت ئەگەر هاوڵاتیەکی عێراقی بێت یاخود عێراقی نەبێت نابێت تونند و تیژی بێت بەڵام خۆشبەختانە تونند و تیژی زۆر نەبوو بەڵام لەسەرم بنەمایە گەڕاینەوە بۆ پەیوەندیەکانمان تۆکمەمان کرد سەرکردە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەگەڕانەوە نابێت ڕوبەڕوویەک بۆ سین چەک بەرامبەر بە یەک ڕابگرین هەموو ئەمانەمان تێپەڕان ڕفراندۆمان تێپەڕان لەگەڵ ئەوەشدا بابەتی پارچەکردنی عێراقمان تێپەڕان بەرژەوەندیەکمان هەیە کە دەبێت عێراقێکی بەهێز بێت عێراقێکی یەک پارچەیە بێت و لەگەڵەوەشە هەموو عێراقیەکان لە بەرژەوەندی بەڕێز حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق سوپاس بۆ ئامادەبوون و بۆم دەرفەتە شكرا لك زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەش